خۆشەویستان تەوەری ئەم جارەمان تایبەتە بە هۆکارەکان و خۆپارێزی لە نەخۆشیەکانی مەمک لە لای خانمان بەگشتی دیارترین نەخۆشیەکانی مەمک نیشانەکانی توشبوون بە نەخۆشیەکانی مەمک هۆکارەکان چۆن خۆپارێزی بکرێت و لە کۆتاییشدا چارەسەرەکان بەگشتی خۆیان لە چیدا دەبینەوە. من گفتوگویان بابەتە لەگەڵ دکتۆر نەریمان محەممەد پسپۆری نەشتەرگەنی و نەخۆشیەکانی مەمک دەکەم کە ڕاستەخۆ میوانی ئەمەیە. زۆر بەخێر بێی. زۆر سپاس دەکەم لەگەڵمان ئامادەی. سپاسی ئێوە بینێرانشەکەم. دکتۆر دیارترین نەخۆشیەکان لە مەمکی خانماندا بەگشتی چین؟ بەڕێزمەوەکو دیارە نیشانە هەیە و نەخۆشی هەیە. باوترین نیشانەکانی کە ئافرەت ئازار و هەستکردن بە توندبوون و ئازاری مەمکە. ئەوە گرنگترین نیشانەکانی کە ئافرەت تووشی دێت، بەڵام ئەمە نەخۆشی نییە خۆی لە خۆیدا. ئەگەر بیتە سەرڕاستی گرنگترین و دیارترین نەخۆشیەکانی مەمک دروستبوونی گرەیە یا هەستکردن بە دروستبوونی گرێ لە مەمکە. لەبەرەوەی ئەو دوو بابەتە جیاوازن. ئێش و ئازار بە شێوەیەکی گشتی لە هەموو ئافرەتێکا ڕوەدات، بە تایبەتیەوە کە گاتە سۆڕی مانگانە و هەیە بە زۆریشی کەشە. ئەوان ئەو ئێش و ئازارش بە شێوەیەکی گشتی نیشانەی شێرپەنجە نییە. لە هەموو بابەتێکی نەخۆشیان ڕۆدا لە مەمکە، وەکو بوونی کیس، وەکو بوونی ئیلتیابات، وەکو هاتنی سوڕی مانگانە، هەتا لە کاتی دروستبوونی مناڵ و حەملە ئەوانە ڕۆدا. ئەو ئازاران زۆر باون و نیشانەی شێرپەنجە نین. بە شێوەیەکی گشتی شێرپەنجە ئازاری نییە، بە ئازارەوە نایێت، مەگەر هاتبێتە پێستەوە و مەگەر چوبێتە ماسوولکەکانەوە یاخود چوبێتە بمباڵەوە، ئەو کاتە لەوانەیە ئازاریەبی. ئەو باوترین نیشانەکانی کە ئافرەت پێوە دەناڵێنیت لە مەسلەی کێشەی مەمکە. ئەمە باوترین نەخۆشیەکان کە دێن دروستبوونی گرەیە. مەرجە هەموو گرەیەک شێرپەنجەی بێت؟ نە، سەدانەوەتی گرێکان کە لە ئافرەت کە لە مەمکا دروستی دەبێت کە ئافرەت دێت بۆی شێرپەنجە نییە. ئەگەر یانی بە مناوەشتی سەتادەی ئەو گریانەی کە ئێمە ئەی بینین لە ڕۆژێکە لەوانەیە شێرپەنجە بێ، لەوانەیە شێرپەنجە بێ. سەدانەوەتی هیچ نییە، شتێک نییە. یانی چییە؟ ئەی ئەگەر شێرپەنجە نەبێت چییە؟ یا ئەوە تا مەمکی خۆی گرۆگرۆیە و شێوەی گرێگرەیە، بە تایبەتی لەوانەی کە تەمەنیان بچووکە و ئەوانەی لە خوار تەمەنی 40 ساڵیەوەن، مەمکیان ئاتەن ساف و لوس نابێ لە ژوورەوە، تۆزە گرێگرێ بێ. اینجا کە خۆیانە پشکنن زۆر جارەیە باهەڵە خۆیانە پشکنن، بەسەری پەنجەکانیان خۆیانە پشکنن، کە ئافرەتیش بەسەری پەنجە خۆی پشکنی سەری پەنجە هەستیارترە، هەست دەکات گرێگرەیە. ئێماڵێن بەناو لەپ، بەناو دەستی لەپ، بەناو لەپی دەست خۆ پشکنی بکەی باشترە، ئەو ئەستیارێ زۆرەی نامینێ. ئەمە یەک لە سەبەکانە. سەبەبی تر بوونی کیسە، کیسی ئاوە کە لە ئافرەتا دروستە بێت، بە تایبەتی دوای تەمەنی دوای 25 بۆ 35 ساڵیە. ئەوە شتێکی زۆر باوە، ئەمە ئازاریشی لەگەڵایە. کیسی ئاو ئازاری لەگەڵایە کە ئەکشێ بە خێرا دروست دەبێت، لە ماوەیەکی کەما دروست دەبێت و ئازاریشی لەگەڵایە. اینجا ئەوەی تر کە دروست دەبێت دروستبوونی هەوکردن و ئیلتیاباتە، یاوەتا لەوانەی کە شیرە دەن بە مناڵ، ئەملیان بۆ شیرە دەن بە مناڵ، لەوانەیە ئیلتیاب بکە، یاوەتا ئەوانەی کە گۆی مەمکیان لە ژوورەوەیە، ئەوانە زیاتر تووشی هەوکردنی مەمک دێن، یاوەتا ئەو کەسانی بە تایبەتی جگەرایە کێشن زیاتر تووشی هەوکردنی مەمک دێن، ئەوانەش گرێ دروستەکە. و هەیە گرەیەکی زۆر باو هەیە لە نەو ناوچەیە، بەڕاستی کوردەکەی من نازانم چی پێڵێن، گرانیۆماتەس مەستایسی پێڵێن. ئەمە شتێکی کرۆنیکی پێڵێن، زۆر درێژخایەنە، ساڵێ ساڵنی 2 ساڵە خایێنێ. زۆربەی زۆری ئافرەتانی کە دێن بەلای ئێمە بەدەست ئەوە ئەناڵێنن، ئیلتیابێکە دێت و دەڕوات، دێت و دەڕوا ساڵێ ساڵ و نیوێ 2 ساڵە. بەڵام هەندێک جار خەڵک نەشتەرگەریشی بۆ کراوە لەبەر ئەوە. ئەمە گرێ ئیلتیاباتە و نابێتە شێرپەنجە و شێرپەنجە نییە. اینجا دوایەوە گرێی ڕیشاڵی دێت. گرێ ڕیشاڵی فایبرۆدینۆمای پێڵێن، مشکی مەمکی پێڵێن، دەمەیەستی پێەکەیت، دەمەیەستی پێ ناکەیت. ئەمەش گرەیە کە پێویستی بە نەشتەرگەری و دەرمان و عیلاج نییە. لەوانەیە ئەگەر زۆر گەورە بێ نەشتەرگەری بۆ بکرێت، ئەگەریش
هەر بە بچوکی بنێتەوە پێویستی بە هیچ علاج و چارەسەرێک نییە. اینجا لە ژێر باڵا گرێ غودەی لیمفاوی هەیە لە ئەنجامی هەوکردن و التیاب و بمباڵ پاکردنەوە لەوانەیە دروست بێت. ئەوانە هەموو بە شێوەی گرێ دێن. کەمترین شێوەی کە باوە وە گرێ شێرپەنجەیە. اینجا لە شێرپەنجەیە گرێیەکان چۆنن؟ گرێیەکان بە شێوەیەکی گشتی خڕ و ساف و لووسنین، ناجوڵێنەوە زۆر، ناڕێکە شێوەیان و لەوانەیە پێستی مەمکیان ڕاکێشابێتە ژوورەوە، گۆی مەمکیان ڕاکێشابێتە ژوورەوە، لەوانەیە وەکو تۆپێک دەرچێت و دەرپەڕێت لە پێستیانە. لەوانەشە ئەو گرەیە لەگەڵ یا خوێن لە گۆی مەمکا بێت یاخود شت لە گۆی مەمکیا بێت، لەوانەشە بمباڵی گرەی تیا دروست بوو بێت، لەوانەیە چرچلۆکی لە مەمکا دروست کرد بێت، لەوانەشە هەندێک جار مەمک بچووک ببێتەوە، هەندێک جار مەمکە زلترە بێت لایەکەی ترەوانە لەگەڵ شێرپەنجەی مەم گرەی شێرپەنجەی مەمکین، بەڵام خۆشبەختانە ئەوانە ژمارەیان کەمە. ڕاستەتادەی گرێەکانی مەمک گرێ شێرپەنجەیە. باشە بەبزانین هۆکارەکانی دروستبوونی ئەم حاڵەتانی کە لە سەدادەی حاڵەتەکانی نەخۆشەکانی مەمکە چییە دکتۆر؟ ینی دیارترین هۆکارەکان بۆ توشببوونی تاک بۆ توشببوونی خانمێک بە نەخۆشی شێرپەنجەی مەمک چییە؟ شێرپەنجەی مەمک پەیوەستە بە چەند هۆکارێکەوە. یەکەمیان بوون بە ئافرەت، لە ئافرەتە ١٩ شێرپەنجەی مەمک لە ئافرەتە ١٢ لە پیاوایە. دووەم تەمەن هەتا بەرەو سەرەوە بچیت لە 50 بەرەو سەرەوە زیاتر باوترە بۆ هەشتاکان. اینجا بەکارهێنانی حەبی هۆرمۆنی ئەوانەی هێژارتی پێڵێن کە حەبی ئەوانەی کە دەستنە تەمەنی سوڕی ماگانیان ئەوەستێ و تووشی ئەو گەرمی و ساردی و بێتاقەتێ بن، ئەو هۆرمۆنانە بۆ ماوەی دوور و درێژ بەکاردێنن. بەکارهێنانی حەبی مەنعی حەمل هەروەها لە هەمووشی گرنگتر بوونی بۆ ماوەیی، یعنی لە خێزانە بوونی شێرپەنجە لە خێزانە بە تایبەتی شێرپەنجەی مەمک و شێرپەنجەی هێلکەدان. اینجا بۆ ماوەی وەکو لە کرۆمۆسۆمانەیە کرۆمۆسۆم و جینەکانەیە براکە یەک و براکە دوو و ئەو شتانیان پێڵێن، ئەوانە گرنگترین هۆکارەکانن. ئەو هۆکارانەش لەوانەیە نەتوانی دەستکاری بکەیت. بوون بە ئافرەتی ئەوە تەبیعەتی خۆتە، تەمەنە چێتە سەرەوە بەداخەوە ناتوانین ڕایگرین. بوونی جینات لە و شێرپەنجە لە خێزانەکە ئەوەش دەسەڵاتی ئێمەی بەسەدا نییە، بەڵام هەندێک هۆکاریکە هەن کە دەتوانین بیگۆڕین. مەسەن یەکەمیان قەڵەوی، دووەم جگەرە کێشان، سێەم مادەی کوحولیەکان خواردنەوە، چوەرەمیان بەکارهێنانی حەبی مەنعی حەمل و بماوەی دوور و درێژ ئەو حەبی هۆرمۆنات، پێنجەمیان خواردنی ناڕێک و خواردنی پیس، دوایی گۆڕینی ئاو و هەوا، تێکچوونی ئاو و هەوا و دەوروبەر. اینجا ژیانی تەندروست، ئەو کەسانەی کە دوورەکەونەوە لە ژیانی تەندروست گەڕانەوە بۆ ژیانی تەندروست، ئەوانە هەموو هۆکارن پەیوەندیان بە شێرپەنجەی مەمکەوە هەیە. زۆر جاریش ئێماڵی مەسەن شوکردن لە کاتی دیاریکرا و زووە، مناڵبوون لە کاتی زووە، بوونی چەند مناڵێک لە زیاتی یەک مناڵ و شیردان بە مناڵ بۆ ماوەیەکی زۆر، ئەوانە لەوانەیە سوودێکیان هەبی بۆ پاراستن لە شێرپەنجە. واتە شیردان بە مناڵ ئەشێ هەندێک جارە هۆکارێک بۆ خۆپارێزی لەم نەخۆشیە. باشە دکتۆر، هەندێک حاڵەتت وت بوونە بۆ ماوەی بۆنە خانم بوون، ئەمانەوتت ئەو هۆکاران کە دەستکاری ناکرێنی شتەکە لە خواییەوە هاتووە و تۆ لاوانەیە تووشی ئەم حاڵەتت بکات، بەڵام چون خانمان خۆیان بپارێزن. بۆ نمونە کەسێک ئەزانێت کە دایکی داپیری کەسێک لە خێزانەکەیدا شێرپەنجەی مەمکی هەبووە، ئەم چون بتوانێت لە تەمەنێکی دیاریکراوە خۆی بپارێزێ بۆەوەی تووشی هەمان حاڵەت نەبێتەوە. ئەو خزمایەتی کە ئەو کەسە مەسەن تووشی شێرپەنجەی مەمک بووە ئەوەش گرنگە، مەسەن دایک و خوشک و کچ و ئەوانە و بە تایبەتی باوک و براش، ئەمانە گرنگترن لە داپیرە و پور و میمک و ئیتر ئەو پلک و چی ناولێنێ ناوی لێ بنێ، ئەوانە مهم گرنگترن. گرنگەکەی لە چیدایە؟ هەتا دەرەجەیە کە زۆر نزیکتر بێ ئەوە
لەوانەیە توشبوون بە شێرپەنجەی مەمەک زیاتر بێ ئەمە یەک دووش هەتا تەمەنی بچووکتر بێ ئەگەری توشبوون زیاترە اینجا خۆپاراستن چییە چۆنە دوو بەشە لە خۆپاراستن بەشێک کە ئەو شتانەی کە بیکەیت بۆ ئاگاداری وشیاری خۆت بەشی دووەمیشی خۆپاراستنە بۆ نمونە ژیانی تەندروست بریتێ لە چی بریتێ لە وەرزشکردن لە ڕۆژێکە بڵین لە هەفتەیەکە ئەگەر ئافرەتێک بتوانێت 2 سەعات و نیو لە هەفتەیەکە وەرزش بکە ئەمە یەکە لە هۆکارانەی کە لەوانەیە سوودێبی بۆ خۆپاراستن وەرزشکردن زۆر گرنگە دوو شەون و کەمکردنەوە لە شەونخۆنی و نەخەوتن دەرکەوتووە بە ئەو دیراساتانەی کە کراون ئەوانەی ئیش و کاری شەوەکەن و شەونخۆنیانەیە و ناخەون یاخود بە دیار مسلسلاتەکانی هینەوە داهانیشن تاکو و نزیکی بەیانی ئەوانە ئەوەی لای خۆمان باسی خۆکەم ئەمانە ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە زیاترە سێمیان دوورکەوتنەوە لە قەلەقی و دڵە ڕاوچێ قەلەقی و دڵە ڕاوچێ زۆر کەس هەیە سپاتیش کراوە کە پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە زۆر کەس هەیە لەوانەیە جەنابیش بیست بێت دەڵێ باوکی مرد دایکی مرد شتێکی ئاوا ڕوویدا حادیسەیەکی گەورە ڕوویدا دوایەوە ئەو گرێ دروست بوو قەلەقی و دڵە ڕاوچێش ئەمەش زۆر خەتەرە لە بۆ شێرپەنجەی مەمەک اینجا دابەزاننی کێش ئەگەر تۆ وەزنت زیادەیە یان بە ناوێشتر بڵێن قەڵەویت وەزن دابەزاندن زۆر گرنگە ئێستا وەکو حیساب و ڕاضیات حیساب کراوە ئەگەر تۆ بتوانیت 5 کیلۆ لە وەزنی خۆت کەم بکەیتەوە ڕێژەی توشبوونت بە شێرپەنجەی مەمەک لەوانەیە لە 113 کەم بکەیتەوە ئەگە بتانی 5 بۆ 10 کیلۆ کەم بکەیتەوە لەوانەیە ڕێژەی توشبوونت بە شێرپەنجەی مەمەک بۆ 116 کەم بکەیتەوە هەروەها ئەوانەی کە تووشی شێرپەنجەی مەمەکە بن 155 یان لە ئافرەتان قەڵەون قەڵەوی ینی نەک کێشیان زیادە و ئەو پیاوانەی کە تووشی شێرپەنجەی مەمەکە بن هەرچەندە زۆر کە من 123 یان قەڵەون ینی پەیوەندیی زۆر بە قەڵەویەوەیە ئەگەر خۆت بپارێزی لە قەڵەوی ئەویش بە چیە خۆپاراستن بە وەرزشکردنە بە جۆری خواردنە ئەو دووشتە خواردن با لێرەیە گرنگی پێ بدەین دکتۆر چ جۆرە خواردنێک بخوریانی هەندێک جار ئەوە دەبیستین کە پێویستە لە خواردنی لە قوتونراو لە خواردنی بەست و دوور بکەوینەوە ئەمانە دروستە ئەشێ ببن بە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە ئەگەری زیاتر بێت بۆی لە کەسێکدا سەرهەڵ بدات خۆراک باسی خۆراک بکەین لە ئافرەتی ڕۆژانە هەموو ئافرەتێکە و باسی ئەو کەسانش بکەین کە معڕەزن و توش بووشن یەکەمیان خۆراک گرنگی خۆراک چێ ئەگەر سەیری بکەی ڕێژەی توشبوون بە شێرپەنجەی مەمەک لە دەور و بەری دەریای سپی ناوەڕاست کەمترە لە شوێنەکانی تر لە جیهانە لەبەرچی لەبەرەوەی زۆربەی خواردنەکانیان خواردنی سەوزە و میوە و ئەو بابەتەیە گۆشتی تیاکەمە چەوری تیاکەمە ئەمە بە دراسەیە ینی بە قسەی ئێمە نییە لەبەرەوە دیارە خواردنی فرێش و نوێ و پاکی سەوزە و میوە و خواردنی نەبەستی و بە تایبەتی معەلەب و قوتوو ئەوانە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە زیاد دەکەن چکە موادی حافیزەی لەگەڵا بۆ پاراستنی خواردنەکە و مانەوەی اینجا چەندی تێکراوە و موادە زۆربەی ئەو موادانش بە تێپەڕبوونی کات کارێکەکەن لەگەڵ ئەو قوتووە یاخود ئەو پلاستیکە ئەگۆڕێن بۆ مادەی ژێرایی مادەی شێرپەنجە ئیتر ئەوانە ئەو هۆکارن کە مەسەن شێرپەنجە زیادکەن ئەمە لە بابەتی خواردنەکانە دووەمیان زۆر جار باسەکرێت جەنابش دەیزانی کە چەوری و شەکر ئەڵێن پەیوەندی بە شێرپەنجەی مەمکەوە هەیە و زۆربەی شوێنەکان ئەگەر سیرکی دکتۆرەکان بە نەخۆشەکان ئەڵێن چەوری هەرمەخۆ شیرنی هەرمەخۆ شەکر هەرمەخۆ ینی جاری وایە پیا و دڵی بەدەن خۆشەکە سوتێڵێ ئەمە چیان نەما کردووە ئەزانی چۆنە بۆ چەوری و شەکر پەیوەندی بە شێرپەنجەی مەمکەوە هەیە خۆی بوونی خواردنی چەوری و شیرنی ئەوانە ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و نەخۆشیەکانی دەمار و ئەوانە زیاتەکات و
و بێزگەلەوە نەخۆشیشەکرە ئەو شتانە ئەمە لە لایەکە لایتر ئەم خواردانە کە تۆ خۆی ئەبێتە هۆی قەڵەویش خۆی هۆکارە بۆ شێرپەنجە یعنی شیرنی و شەکر و چەوری بە مباشر پەیوەندی بەوە نییە کە بڵێ شێرپەنجەوە هەبێت لەبەرەوە ئێمە بە خەڵک ئەڵێن ئەتوانیت شەکر بخۆی ئەتوانیت شیرنیش بخۆی ئەتوانیش چەوری بخۆی بەڵام هەموو شتێک بە خوێش بەمانە بەڕادەیەکی معقول بیخۆیت نەکتو ئەو نەخۆشانەی تووشی شێرپەنجە بوون ئەوانە کە کیمیایی وەرەگرن ئەبینی ئەوانە وەزنیان زیادەکە ئەڵێ بۆ وەزنم زیادی کرد خۆ من دەرمانی کیمیایی وەرەگرم کیمیاوی خوێ لەش کۆ کاتەوە اینجا کە خوێ کۆ کردەوە ئاوی لەگەڵ کۆ بێتەوە قەڵەوتر دیارە بێ کیمیایی واکە ئەو کەسانە کە ئەوەنە حەزیان بچێتە شیرنی قەت نەبێت ئاوا زۆر حەزیان لە شیرنی ینی بۆ قەڵەوی بەخوا باش نییە خۆ ئێمە ئەزانین چۆنە با شتەکان بە وازحی بڵین شەکر و شیرنی و چەوری نابنە شێرپەنجە بەڵام ئەبێتە قەڵەویش ڕێگەیەکە بۆ هین دروستبوونی شێرپەنجە باشە بۆ مەسەن پرسیارێ خەڵک بۆ ناپرسی بۆ قەڵەوی پەیوەندی هەیە بە شێرپەنجەوە مەسەرە بۆچی پەیوەندی هەیە خەتای خۆم بۆ پرسیارم بالای بینەران نیشون بێ دکتۆر لەبەرەوەی قەڵەوی بریتێ لە چی لە چەوری کە چەوری لەشتا کۆکەیتەوە ئەو هەموو چەوریە کۆکەیتەوە ئەو چەوریە مادەی ئەو مادانە دروست دەکا پێڵێن ئەرۆمەتەیز چی دروست دەکا ئیسترۆدۆڵ و ئیسترۆژین ڕێژەی یعنی چیە هۆرمۆنی ئافرەتانەیە هەتا ڕێژەی ئیسترۆژین و پرۆژیسترۆن زیادکەین لەشا ئەگەری توشبوون بە شێرپەنجە زیادەکە لەبەرەوەی سەرچاوی ئەو ئیسترۆژینە ئەو کاتە لە چەوریەکانیش چی دروستەکان مادەی ئەرۆمەتەیز یەک لەو عیلاجانە ئێمە بەکارێنین بۆ شێرپەنجە دەرمانێکە پێڵێن ئەرۆمەتەیز ئینهیبیتەر ئەمەی پێڵێن ئەنسترەزۆڵ و لیترەزۆڵ و فیمارەم نازانم ئەو ناوی ئەو دەرمانانەی کە بە ئەکسمەستێن ئەو دەرمانێک کە بەکاری دێنی لەبەرەوە قەڵەوی بەو ڕێگەیەوە ئەگەری شێرپەنجە زیاد دەکات باشە هەندێک خەڵکەڵێ باشە پرسیاری سەڵێ مەسە من ممکن زۆر لە مەمک زلی و چوچی پەیوەندی بە شێرپەنجەوە هەیە نەخێر بە هیچ جۆرێکە تا ئێستا هیچ دراسەیەک ئەوەی نەسلمانەوە حەجمەکە پەیوەندی لەسەر ئەو ینی ئێستا بینین حەب هەیە دەرمان هەیە لە پێیجە ئۆنلاینەکاندانرێ ئەڵێت ئەمە تایبەتە بە گەورەکردنی سنگ لە لای خانمان تایبەتە بە گەورەکردنی مەمک لای خانمان هەندێک جار ماڵهەمە دەڵێ مەساجی پێ بکە ئەمانە چین ئەمانە کاریگەری دروست دەکەن ئەمانە بە شێوازێک لە شێوازەکان شێرپەنجی مەمک لای خانمان دروست دەکات ئەمانە یەک پارچە درۆن لە ئەلفەوە تایی درۆن ئەمە بازارکردنە وەکو هەموو بازارکردنێک خەڵک بۆ خۆی کات ئەو حەبوو دەرمانان شت دروست ناکەن قەڵەوتەکەن کە قەڵەوشتکردن سنگیش لەگەڵ گەورە بەڵام ئەو مەرحەمانێک کە بەکاری دێنن ئەبێتە هۆی گلدانەوە کۆکردنەوەی ئاو لە سنگاو لە پێستا زلتر دیارە بێ هەستەکەی زلتر بووە ولەوانەیە بۆ وەختی یەک تۆ زلی بکە بەڵام دواتر فشە بێتەوە ئەوانە زۆر غەڵەتن زۆر هەڵەن بە کەڵکی هیچ نایێت پێویست ناکە ئافرەت سەری بوشتانە بێشێنێت ئەمە بە کەڵک نایێت و لە ژیانە باوەڕ ناکەم یەک کەس هەبوو بێت بەم ڕێگەیە سنگی گەورە بوو بێت بە زۆر ئافرەتەیە سنگی زۆر بچووکە ئەوێ بە هەر جۆرە گەورە بێت بە کۆک و تەبیعەتی ئافرەت وایە بەڵام ئەمانە سوودی نییە ئەمانە ئەسڵەن ئەگەر بیخینە نێوان دووکەوانەوە سەختەی پێڵێت هەنە جار هەر بۆ گەورەکردنی مەمکی خانمان سلیکۆن و هەندێک جار چوری بەشەکانی دیکەی جەستە بەکارهێنرێ مەترسی دروست ناکات لەسەر توشبوون بە نەخۆشەکانی مەم ئەمە دوو بەشە بەکارهێنانی چوری خۆتە لە شوێنێکەوەی گوازیتەوە شوێنی کە هیچ مەترسێکی نییە بەڵام مشکلەکەی لە چیدایە ئەو چوریەگە بە شێوەیەکی معقول تەوزیع نەکرێ لەوانەیە بۆکو گرێ لێ بێت ئەو چوریە تۆ بێنە بەر چاوت کە خەیتە شوێنێکەوە خوێنی بۆ ناچێت بەشێک نییە لەو شوێنە لەبەرەوە ئەگەر بە ڕێکی دابەشینەکەی لەوانەیە بێتە گرێ ئافرەتەکە ترسی لێ بنیشێت کە ئەمە شێرپەنجەیە ئەم دەبێ ئەبێ بە گرەیەکی ڕق
پێڵێن فاتنی کرۆسس اینجا کە ئەو شێوە ڕقە دروست بوو وەکو گرێوایە ئەبێ پارچەی بۆ وەرگین و بینێرین بۆ فەحس و تەکید بکەین کەمە گرەیەکی پیس نییە ئەمە یەکێشەکە بێ بە چاچی و بە جوانی دابش بکرێت ئەگەر ناچێشە نییە چەوری سیلیکۆن ئەمە بابەتی سیلیکۆن زۆر قسە ئێستا کراوە بەڵام وەکو دراسی علمی کەس نازانین زانستیانە چەندی ڕاستە ئەڵێن لە نێوان دوو کەمانە زۆر ئەمە دوو لایە دراستەکە ئەڵێ هیچ زەرری نییە بۆ ماوەی زۆریش ببینێتەوە چکۆ لە 10 ساڵ جارێکە بێ بگۆڕێت ئەو سیلیکۆنە هەندێک کەس ئەڵێن هیچ زەرری نییە هەندێک بۆ چوون هەیە ئەڵێن دیسانەوە پەیوەندی نییە بە شێرپەنجەی مەمکەوە ئەڵێن احتیمالە شتێ دروستکە پێڵێن لیمفۆما شێرپەنجەی غودە لیمفاویەکان بە تایبەتی ئەوەی ڕووەکەی دوونەوە سیلیکۆنەیە هەیە ڕووەکەی ساف و لوسە هەیە ڕۆکەی زبرە ئەڵێن زبرەکە زیاتر لەوانە دوانەیە ئەو لیمفۆمایە دروستکە بەڵام ئەمەش تەکید نییە ئەمەش جێگەی گومانە ئەو قسانە کەس نایزانێت چۆنە دیراسەی 100% نییە بەڵام ئەم بابەتە باسکراوە وەکو خۆی پەیوەندی بە شێرپەنجەی مەمک نەخێر شێرپەنجەی مەم دروست ناکە لە قسەکانتدا ئاماژت بۆ کریانی جگە لە گرێی شێرپەنجەی گرێی تریشەیە لە مەم کا دروستە بێ ئەکرێ گرەیە کە گرێی شێرپەنجەی نەبێ بگۆڕێت بۆ گرێی شێرپەنجەی مەترسی ئەمە دروست دەکات لە یەک حاڵەتە بەس ئەو حاڵەتانەی ئەمە پێڵێن گرەی پێش شێرپەنجەی DCIS پێڵێن ئەگەر لەو شوێنە DCIS هەبێ شێرپەنجەیە و بەڵام هێشتا لە شوێنی خۆی گەورە نەبووە تاو گەشەی نەکردووە ئەوە ئەگەری هەیە ئەمە ئاتە نەمەشەمە ئەوانە لابین بەڵام ئەوان کە هیچیان ناگۆڕێن بۆ شێرپەنجە هەندێک شتەیە وەکو پێڵێن ئینترادەکتەل پاپیلۆما وەکو بالوکە وایە لە ناو هین قەناتەکانی شیرە ئەوانەش ئێمە دەریەکەین لە 4یان پەیوەندی بە شێرپەنجەی مەمکەوەیە باقیەکەی کە پەیوەندی بە شێرپەنجەی مەمکەوە نییە ئەمێ باس لە گرنگی پشکنین بکە ینی من باش پرسیارێک کرد یەکەم ئەی باشە ستیان ئەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجەیان نا ئەنەجار پرسیاری ئەوەش ئەکرێ بە تایبەتی ئەو ستیانانی کە تەلی تێدایە نەخێوانە شێرپەنجە هیچ پەیوەندی بە ستیانەوە نییە ئەمە شتێکی باوە ئەڵێن کە گوایە ستیان لەبەرکەیت گەڕانەوەی لیمفەکان هێواشترە بێتەوە کە هێواشتر بووە لەوانەیە شێرپەنجە دروست بێ بەڵام ئەم هیچ دراسەیەکی علمی ئەوەی نەسەلماندووە و پەیوەندی بە شێرپەنجەوە نییە تەلەکەی تایە تەلەکە لەبەر ئازار ئێمە ئەڵین بەکاری مێنن چونکە وەکو بڵێ زەختەکە لەو شوێنە ئافرەتەکە دێت ئازاری هەیە نازانی هۆی ئازارەکەوتە بابچینە پرسیاری تۆ پرسیارێکی خۆمان دکتۆر پشکنین لێرەیە چۆن گرنگە ینی ئەگەر شێرپەنجە لە قۆناغەکانی سەرەتادا بێ پێی بزانرێت لەوانەیە چارەسەرکردنی تا ڕادەیەک ئاسانتر بێ تا چنە گرنگە خانمان ئەگەر گرفتێکیشیان نەبوو پەنا ببەنە بەر پشکنین جاچ لە ماڵەوە بێ جاچ لە سنتەرەکاندا بێ پشکنین زۆر گرنگە بۆ هەموو خارمێک لە تەمەنی بگرە 20 ساڵیەوە دەست پێ بکە بەرەو سەرەوە پشکنین دوو جۆرە لە ماڵەوە خۆت دووەمیان پشکنینی سۆنار و ئەشعە لە ماڵەوە خۆت چۆنەیکەیت لە 20 ساڵیەوە ئێماڵین پشکنیم کە ئەوە تا ڕاوەستی بەرامبەر ئاوێنە بزانانی شکلی مەمکوت گۆڕاویاننا هەردوو لا یەکسانە گۆڕانکاری تایە گۆی مەمکان نەچوونێتە ژوورەوە شتێ دەرنەپەڕیوە بمباڵت ناوساوە اینجا بێت دەست بخەیتە سەرکەمەر و سەرسرت فاسەکە بکەیت بزانین پێستەکەی ناگۆڕێت ناچێتە ژوورەوە گۆی مەمکرد ناچێتە ژوورەوە ئەوە بەرامبەر ئاوێنە دوایە بەدەست فەحسەکەی دەستی ڕاست لای چەپت دەستی چەپ لای ڕاستت فەحسەکە بە شێوەی سعات لە سعات 12 دەست پێەکەی سوڕێتەوە بۆ سعات 12 بە سەری پەنجەنا بە ناو لەپەکەت باشترە گۆی مەمکیشتە بێ زەختێکی ئاوا بچووکی لێ بکەی بۆی بزانین هیچ مەسەن شلێ شتێ لێ دێت یاننا دوایەوە بمباڵت پشکنی عاتەن هەفتەی دا ڕۆژ دوای سۆڕی مانگانەیە ئەوانەی سوڕووی مانگانەشیان نەماوە ڕۆژێ لە مانکە دیار بکەن هەموو مانگێک لەو ڕۆژای خۆیان پشکنین بۆ خۆیان بکەن هەر کاتێ هەستت کرد گرەیەک شتێکەیە کە نوێیە لە مانگی چوون نەبوو ئەو کاتە سەردانی دکتۆری تایبەتمەند بکەی باشترە ئەمە پشکنینە بۆ هەموو خانمان
پێویستە و زەرورە و زیاتر لە جارێک لە مانگێکا پێویست ناکە هەر دەم نادەم دەستی بکەیتی بزانین چیە چیە چکە لە دقەیەکە شتێ دروست نابێ و لە سەعاتێکا دروست نابێت. اینجا بەشی دووەمیان پشکنینە بە سۆنار و ئەشیا پشکنین بە سۆنار و ئەشیا ئێمە ئەڵێن لە تەمەنی 25ەوە توانی سۆنەر بکەیت 6 مانگ جارێ ساڵی جارێ بۆ سەلامەتی خۆت زۆر ئاساییە لە تەمەنی 40 ساڵیەوە ئەو کەسانەی کە لە خانەوادەکەیان شێرپەنجەی مەمکیان هەیە لە 40 ساڵیەوە ساڵی جارێ بیکەنیان ئەوانەی لە خانەوادەکەیان شێرپەنجەی مەمکیش نییە 2 ساڵ جارێ مەمۆگرام ئەشعی مەمک بکەن بەرەوسەرەوە باشە. ئەوانەی کە بە توندی یاخود زۆر بەخەستی شێرپەنجەی مەمک لە خێزانەکان هەیە لە تەمەنی ئەتوانی 30 ساڵیەوەش دەست بە مەمۆگرام و ئەشعە بۆ بکەین بۆیان هەرچەندە دیقەتەکەی کەمە هەندێک جار ئەشعی تەنووریان بۆکەین ڕەنی مغناتیسی MRI پێڵێ ئەتوانین ئەوە دەست پێ بکەین. بە شێوەیەکی گشتی پشکنین زۆر زەرورە. تۆ جەنابەت قسەیەکت کرد وتێت پشکنینی و پێشوەختە و دۆزینەوەی گرەی بچووک چارەسەری ئاسانە. ڕێک مەسەلەکە وایە بۆ ئاسانە. ئەگەر ئەمە گرەیەکی بچووک بیت دامان ناسانتی منیویەکە بڵاو نەبۆ تۆ ژێرباڵی ئێمە چی بۆکەین؟ ئەتوانی بەیانی داخلی بکەیت گرێکە و دەوروبەری لابیت بەس گرێکە و دەوروبەری لێرە پێویست بە بڕینەوەی مەمکیش ناکە هیچ ئەمە یەک بمباڵی دووسێ غودە ئێمە لە ئەمەلیاتە دەرجێکیان لێدەین دووسێ غودە دەردێنین ئەینێرین بۆ فەحەس وەرەمی تیای یاننا تیای نەبوو تۆ ئەوەش داخینەوە داخرێتەوە ئەتوانی ئێوارەکە بینێریتە ماڵەوە ئەوەنە ئاسانە. دەشتەرگەریکەی ئاسان بوو مەمکینە بڕایەوە بمباڵی وێران نەکراو هەموو نەکۆڵڕە لەوانەشە کیمیاویشی پێویست نەبێ لەوانەشەوە بە لەوانەواڵێم کیمیاویشی پێویست نەبی تێچووی لەسەر خۆی و لەسەر دەستگا تەندروستیەکانیش کەمترە بێت وەکو حاڵەتی دەرونی زۆر خۆشحاڵترە کە مەمکینە بڕاوەتەوە وەکو ئافرەت بمباڵی وێران نەکراوە وەکو حاڵەتی جستەیی مەمکیێژەی خۆیەتی نەشێواوە شوێنەکە بزانە لە چەند لاوە ئێمە ئیسیفادە سوودمان بینی لەوەی کە پشکنینی پێشوەختە کراوە. زۆر سپاس بۆ دکتۆر نەریمان محەممەد پسپۆڕی نەشتەگەرمی نەخۆشیەکانی مەم سپاس بۆی لەگەڵ ئێمە بووی دکتۆر. سپاس بۆیەوە و سپاس بۆ بینەرانیەوەش. زۆر سپاس خۆشەویستان وچانێک وەردەگرم و دواتر لەگەڵتان بەردەوام.